زۆرجار لای خۆمان سەرکە کاتێک لە خەو هەڵاسن هەر لە ناو جێگاکە یەک تۆز ئاواشانمانیان پشتمان ئەتەقێنین ئەمە لە لای خۆمان زۆر هەیە کەسی وامانای سەر تەقێنە تۆ چۆنی ئەیتەقێنی شان بێگومانە ڕێگایکی هەڵەیە زۆرجار پزیشکەکان ئەمەشیان بۆ دڵنیا کردوینە تۆ من زۆرجار پرسیارەکەم لەوەی کە تۆ ڕاستە خۆ هەستی یەکێ لە بەشەکانی جەستە بە شێوازی جوڵەیەکی پێ بکەگەر نەشارەزابی لەوانەیە گرفتت بۆ دروستکە بەڵام ئەم جوڵانە ئەکرێ بە شێوەی زانستی ئەوش لەسەر دەستی کۆمەڵە کەسی پسپۆر کە لەو بوارەیە کارەکەن بێگومانێ ئەمڕۆ تەورێکمانە بێ کە زۆر بەوردی لەسەر ئەو بابەتانە تەنانەت ئازین لەسەر ئەوش قسە بکەین پەنجەتەقانن کە زۆرجار خویەکی ڕۆژانەی خۆمانە ئایا ئەمە سوودی هەیە یاخود زەرەری هەیە ئەمانش کۆمەڵە پرسیارن لەگەڵ چەند پرسیارێکی تر بەڵام بەر لەوەی بچینە لای شارەزا فێرمانە بێکمان بەر لەوەی بچینە لای ئەوتۆرە پێم خۆش بوو کە بابەتێکەیە کە باسی لۆتۆی خێرخوازی عراقیەکەین کە ئەمە یانسیبێکە لە تەواوی پارێزگاکانی عراق بەڕێوە ئەچێت و بە شێوەیەکی زۆر یاسایی لیژنەیەکی تایبەتی هەیە کە ئەم لۆتۆیە لە تەواوی دوکان و مارکێتەکان و شوێنە تایبەتەکانە ئەفرۆشێ بە هاوڵاتیان تاوەکو چانسی خۆی تاقیب کاتەوە لەوەی کە بتوانێت ئەبێتە خاوەنی بڕەپارەیەکی باش و لە هەمان کاتیشا ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بووە جێی باسی خواسی میدیاکانی عێراقەوە بوو کێچێک لەو هاوڵاتیانەی کە خەڵکی بەختایە خالید کازمی کە بڕی ملیارێک و 141 ملیۆنی بردەوە و لە هەمان کاتیشا ئەوەی کە زۆر گرنگە ئاماژەی پێبین ئەمە لە ڕۆژانی دووشەمان و پێنجشەمان کاتژمێر 8:50 خولەک لەسەر شاشەی کورسات ئەمە پەخشەکرێ لەڕێ ئەوەی کار بە زمانی عەرەبی و بە زمانی کوردیش بۆی کە هەموو لایەک ئاگادار بن لەوەی کە ئایا چۆن بتوانن بەختی خۆیان تاقیب بکەنەوە ئەمەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بێکمان بۆیە کورساتی وەکو سپۆنسەرێک بۆی کە بتوانێت ئەمە پەخش کات و لە تەواوی هەرێمی کوردستانە بتوانن بە شێوازێکی باش خەڵک سوودی لێ ببینێ و بتوانێت بەشداری تیا بکە بێگومان ئێمە ئاوکاران ڤیدیۆیان بۆ ئامادەکردین پێم وایە لە ئێستا ئامادەنیە بەڵام تۆ لەگەڵ ئەم بابەتە چۆنی بۆ نمونە کە یەکێک کەسێک ئاوا لە پڕ لە ڕێی شاشەی کورساتەوە پێ بڵێن بڕەپارێکیوە بۆ دەرچوە جا هەواڵەوە خۆشتر هەر تیکێکی زۆر جوانیان بۆ دانابوو تویان ژیانی لە ماوەی 24 ساعت زەوی بۆ ئاسمان گۆڕە بە قسەکەی تۆ هەموو شەوانێکی دووشەم و پێنجشەم ئەم با بڵێن تیر و پشکە پێشکەشەکرێ ئێمە لەسەر زانیاری زیاترتان پێشکەشەکەین لەسەر دڵخۆشی ئەم هاوڵاتیە ڤیدیۆیەکمانەیە بە درێژایی بەرنامە پێشکەشتانەکەین بۆیە ئەمڕۆ لەگەڵمان بمێنەوە جا باسی ملتەقاندن و شانتەقاندن و ئەمانەمان کرد و ئەوەی کە لە ئێستا هەندێک جات بەرچاومانەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەنێک ڤیدیۆ بڵاو ئەکرێتەوە کەسانێک بە شێوەی پیشەگەرانە دێن ئەم کارە ئەنجامەدان وا ئەکەن نەک تەنیا تۆ گرفتێکە بۆ دروست نابێت گرفتێکیشە چارەسەرەوە جا ئەمڕۆ یەکێک لەو کەسە پسپۆڕانە کە بەڕێزیان سەلاح یەکتایە لەلامان ئامادەیە کایرۆپراکتێرن لەگەڵ چارەسەر کاری سروشتیا خۆی پێمانەڵێ ئایا جیاوازی هەیە یانە و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە کاک سەلاح بەخێربێ سەر زۆر بەخێربێ سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێربێ مەمنونتم لە شارێکی ڕۆژهەڵاتەوە هاتووی بەخێربێ یەخوا کەزاترێ مەمنون سڵامەتون من دەربەسامە خزمەتتانە بەڕێزی لە شارێک لەدایک بوویت من لە جوانڕۆ یەخوا بەخێربێ سەرچاو یەکەم جارتە سەردانی سلەیمانیەکەیت ئەڤۆڵین بارمە یەکەم جارتە یەکەم جار ئەوڵن باجارێ بەر لێ بچینە لای بابەتەکە سلەیمانی چۆنە بەلاتەوە وەڵا من عاشقێومە بێم خی گەورە قسمەتی کرد ئینشەڵا هاتم و شارێکی فرە زۆر جوانە و گەرەکمە ئینشەڵا قسمەت بێ شعبەی دەکەم و هەمیشە بووم سەردانی بکەمە زۆرتر بیت بەخێر بیت دووبارە کاک سەلاح پێمان بڵێ کایرۆ پراکتیک چییە و چ جیاوازیەکی بۆ نمونە لەگەڵ چارەسەری سروشتیە هەیە لەگەڵ فیزیۆتراپی کایرۆپراکتیک ڕەوشێکی ئەلمیە کە لە ئەمریکا واتە جدیدەن لە ئەمریکا واتە حبابی بینی مەفاسڵ و مۆهرەوە لە حبابێکی ڕێزە وەکو زەردەی هێلکە وا لە بینی مەفاسڵ و مۆهرەکانمانە لە بین بڕبڕەکانمان و جومگەکان قەشەنگ ئەلان ئەگەر دەسەوبووری لە حاڵەتێکا خەریکی ئەنگوشت و فشارەدەی مەفسەڵەکە تێتە بەرە تەقێ ڕێزیەس ماشە ئەو حبابەسە ئەو بڵقا تشکی لەوێت و حەسێکی ئارامشی کامڵیە ئەوە لە بابەتیەوە بێتان بێژم فرە تێلیاس ئێژن کە ئاسی بێگێنێ کە باسەوێ مشکلی ئارتروز بێت کە باسێ مشکلی ڕوماتیسم بێ پوکی و سخانی
ئەم شتانە کولەن دروست لە ماقالەوەلی دانشگاهی ئینگلیزی هات هەسەن فرێ شتێکیان نووساکە ئەسڵان هیچ مشکلێکی نییە و هەمچین شتە ئیجاد ناکات چون حبابی بینی مەفسەڵەمەوەرەوە لە هەڵا بۆ یەک سری کەسەل هەست کە ممنوعەتی 100% وەکو کەسەلەکە مشکلی ئارتروزیە ڕۆماتیسمیە پوکی وستخانیە مەسەفی قورسی ئاسپرین و خاتری بیماریەلی قەلبیە دەریچەی میتراڵی مشکلەلی ئەنجیو ئەم شتانێ هەست سنێکی مەقدوری چییە بۆ خۆی کە باید تا ئەو سنە ئەنجام بێت غێری ئەو سنە ممنوع تماشاگە کایرۆپراکتیک لە 3 ساڵ شروع بێ تا حتا 60-70 ساڵی چڕوا بەستگی و ئەو کایرۆپراکترە خۆی تەئیدی کە بۆ کێ ئەنجامدا وەلێ ڕەندینگی گەردەنی من تا 50 ئەنجامەدەم ڕەندینگی گەردەنی ئەم تەختەکیالان ئەنجامێ دەمەوێنن سەنگینترین تکنیکی کایرۆپراکتیکە و بهترین و بەئازشترین تکنیکی کایرۆپراکتیکە چون لە دومباڵچەی کێشێت تا مۆهرەی ئەتڵەس باشە ئێمە گەر باسی ئەمە بکەین پێڵین چارەسەری سروشتی یعنی بۆی کە بتوانین ئێمە بەبێ دەرمان توانین جەستێکی تەندروست بدونەوە عەمەڵ بە دوو شێواز دوای بۆمان باسکە شێوازەکانی بەڵام پێم خۆش باسیەوە بکەین ئێسا لە وڵاتی چین تۆ باسیەوەکە لە مناڵیەوە فێری ئەوانەکەن کە چۆن جەستای و جوڵی خۆیان بزانن چییە بەڵام لای خۆمان نەشارەزاییەکە ینی لە خۆمان و پەنجەمانە تەقێنین خۆمان و ملمانە تەقێن ئایا ئەمە ڕێگایەکی دروستە یاخودنا ئەگەر نەزەری من و گەرەکە ئیشتباس چون برای خۆت ئەو کارە بۆ خۆت ئەنجام پێی لە ژێری نەزەری کەسێکانەوێ کەسێکە کایرۆپراکترەوێ کەسێکە فیزیۆتراپێ کەسێکە کاری بەڵەوێ ئەنجام بدا باشترە چون خۆت ئەنجامیەدەی نازانی خەریکی چێکەی فقط سیاکەس کە حەسی ئارامش و پێدا ئەو هەستە ئارامشە ئەنجامێدا بوو وەلێ زمانێکە من مەریزەتێتە لام ئەیوێنم ئەزانم بۆچی مۆهرەیە ئەنجامەدەم بۆچی گەردەنی گیرە بۆچی تا ئەیرا چرخێ بۆچی ئەمۆر فرەس ئەمۆر کەمە بۆچی سەری وا لە خوار بۆچی لە وردوزی گەردەنی ئاوردە ئەو نەڕێستە پشتی سیستەم بۆچی ئەو نەدانیشتە بیش ئەز حەد مەسەڵەن بانیەوە ساعت دانیشێ سیستمی بەدەنی چکەکەم ئەوەڵ تماشای سەرچانەوەلی یەکەم بزانم تەقارونیە تماشای لەگەنی یەکەم بزانم هەسی ئافرین تماشای یەکەم بزانم وەبانی یە و پیۆنەیەسێ وەبانی دوو پیۆسێ تەواوی ئەمانە لە نەزەرا ئەورم باید ستونی فەقەراتی کامل بیانم ئەگەر بزانم کوچکترین مشکلێکی هەست کە فرەس ئەهێنێرم عکس بگرێ عکسیاور عکسەکەی ئەوێنم بزانم مشکلی ستونی فەقەراتە مشکلی لەگەنە ئایا بۆچی ئەمە اتفاقەکەوتۆ کە تەرەف بۆ بەرەو یە و سەمتێشتێ چون کایرۆپراکتەر تێت تەواوی مەفسەڵ و مۆهرەوە لە چنێ تەقارونی بەدەن دروستەکە هەڵا یەک سری بەدەنۆلمان هەست بعدی 1 دقیقە 5 دقیقە حتا 10 دقیقە تێتۆ مەسەن ئەلان من ئەنجامێدەم بۆیەوە 10 دقیقەتر تێتۆ ئەوە هیچ گونە جێنەگەرانی نییە بۆ گشتی عادیە وەلێ بعدیش فرە شتێ لێ ڕعایەت بکەی هەڵا من بهترین تکنیکێکی ئاوردمە بۆ کایرۆپراکتر ئەسەن ناوی کولی ئێرانە کە فەقەت ئەلان خۆمان ئەنجامێدەم وەم تەختۆ ڕەندینگی گەردەنیە ئیشەکەی کە بهترین کێشێک ئەمە تۆ چارەسەری زانی بۆ چییە بۆ بیرونزەدەگی دیسکی کەمەر و دیسکی گەردەن ئەوەی کە لای خۆمان لێرە پێڵام فەقەراتی پشتی بەڵی 4 و 5 قەشەنگ بۆەوە ئەنجامەیە چوون هێمەوە مروری زەمان وەختی سنمانە چواتەبانی 30 ساڵ ئاوی بینی مۆهرەوەلمان کەمێتەوە مۆهرەوەل دیەدرادەون فشار تێ بۆ مۆرە فشۆردەوێ تۆ لە بازە حرەکەتی شدەتی چرخشی عەزۆلاتی ئسکلێتیەوە گیرە کەمە توانی لا بکەیتەوە کەم کەمەرەوە چرخێ سوحانە هەڵەسی کسڵیا خۆتە کێشی گەرەکتە پشت بتەقێەوە لە ناتەقێ گیرۆ لێ هەست کە وەم کایرۆپراکتیکە مشکل و حەلەکە جۆڵە کەمبوون بەمە تۆ چارەسەری ئەوەشی کە گرنگە کاکسەلاح بۆی کە تۆزی ڕوونتر بێ هەر کەسێک بچێتە لای پێش ئەوەی کە چارەسەری بۆ ئەنجام بابزانە پێویستی بەوە بێ کە ئاشیع بگرێ یاخودنا ئەنجا چارەسەرەکەی بۆ ئەوەڵ برا گیان تەواوی سوعالەلی ئەلمی لێوێ مشکلەلی بەڕەسیەوێ حتا کەسەلێکە مشکلی دیسکی کەمەر دیسکی گەردەنیانە ئەشێ ئەماڕیان بیێنم جوای ئەماڕیان بیێنم بزانم چی کارێ دەردیانەخوا چ کارێ دەردیان ناخوا بعدیەوە ڕاهنەمایانەکەم حرەکەتی ئیسلاحی بڕۆن ئەو دەرمانی بڕۆن فیزیۆتراپی بڕۆن چیوە دەردیانەخوا چۆن دانیشن چۆن بخەفن چۆن هەڵسن فقط جێنەگەرانی نییە هەمیشە ئەو چتە بزانن 99% دیسکی کەمەر دەرمانەیە بجوز یەک سری دەرمانەوە کە واقعاً جزئی مەمنوعەتی کایرۆپراکتیکە مەسەڵەن تەرەف بانی 50 ساڵێ بانی 6 ساڵی ئارتروزیە بەدەنێکی سالم تەحملی 450 کیلو وەزنیە وەلێ بەدەنێکە مشکلی دیست مەسەڵەن
ئارتروزیە ڕوماتیسمیە پوکی ئوستخانیە 180 کیلو باشە پوکی ئوستخان و هەتا پوکبوونەوەی نەرمی ئوستخان هێوەیەژنی بە کوردیەکە ئێرەش بێڵە کاک سەلاح جەنابەت لەکوێ بۆ ئەمە خوێندووتە واتە کەسێک ئەگەر حەزی لەم بوارە بێت چۆن نەتوانێت بێتە بوارەکەی جەنابتەوە من زمانێکە لە جوانڕۆ ئەوەڵین بارم و شروم کرد فرە سەختیم کێشا ئەوەڵ لە جوانڕۆ شروم کرد هەالە بیرمانای ئستەخرێکی جوانڕۆ تەگی تەربێت بەدەنیا هەمانگ بووتیان تۆ کار و ئالە من لە تیمی کۆمفۆی جوانڕۆم هەمیشە مناڵەکانمەوە بۆ مسابقەیە شتێ ماساژ مەدان هەر واینە سەرحاڵ مەکردنەوە هەرکە پشتی شابانیەکرم گشتیم سەرحاڵەکرۆ وەلێتر ڕۆژە هات وتیان پێم وتیان تۆ کار ئالە بۆچی ناچیتە نای سەخرەکە منی چارە و مۆقع لە تەختی ئامپولزەنیۆ شروم کرد دەرزیدەن تەختێکی سادەی سادە چوون سندم شروم کرد هەروە قەدەم قەدەم 1-2 ساڵ لەوێ کارم کرد بعد ساڵۆنێکی جیامدا لێ نای جوانڕۆ ساختمانی پزیشکان لەوێچە یەک دانە ئوتاقی گەورەم گرت ساڵۆنە خۆجوانمدا لێی وانجەکوزیم تەخست هەرم کاری دەرمانیمە شروع کرد لەوێچە ئەدامەمدا ڕۆژێل کولەن لە کلینیکەوم شەوی چارڕیم بۆ ئەستەخت تا ئینکە لە مەشهەد و پیشنهادکاریاندا پێم زۆر باشە کاک سەلاح با باسی شێو بکەین هەموو کەسێکی ئاسایی ئەگەر گرفتی نەبێ پێویستە ئەم جۆرە چارەسەرەوە بگرێ ئەسەن ئەم دەرمانە معجزەکە من ئوستادەکەی خۆمەی و براگیان لە ئەمریکا پێمانێژن جادوگەر واقعان واسە من ئەگەر بێ پەیجەکەیم سیرکەی مەریزاتە بۆ لام لە ئێرانەژێ کاک سەلاح 20 ساڵە ئاوامە بانی 20تانە دکتۆر ڕیوم نازانم ئەوە کار بێکردومە نەچەرخیا دەیوە 1 سانیە مشکلیم هەڵ کردگە براگیان ئەبێ چەند جار ئەمە سەردان بکاتەوە بە کەسێکەوە مشکلی دیسکیانەس ئەشێ ئەماڕیان بیێنم تا بێژم چەندە لە فاصلەکەیی چەند ڕۆژە کەسێکەوە عادین مشکلی گرفتگی و کسڵیانەس ئەوان 2 مانگ یەوبار مانگی یەوبار کافیانە مانگی جارە 2 مانگ جارە باشە دەست بکەین بە کۆمەڵێ جوڵە بۆی بینەرەکانیشمان لە کۆمەڵێ جوڵە بە تایبەتی جوڵە سەرەتایەکان و تر دوایش خۆت چیت پێ خۆش بوو دوو هاوڕێشمان لێرێ ئەگەر خۆت یەکێکیان بانکەی بووی لەسەر ئەوان توانین کۆمەڵێکیان ئامادە بێت ئەگەر بفەرمون بایمەش هەست فەرمون ئەگەر یەکێکتان کامێکتان ئامادەیە بێ عەدنان کیفەکەی وەرە کاک سەلاحەوەی کە زۆر گرنگە پڕتوین ئەمڕۆ ئێمە و بینەرەکانش بەخێر بینەرەکانیشمان سەلاحیان ئەو مایکە ئازیێت کەشی بۆی کە بتوانین زیاتر وەشیاری یان زانیاریمانە بێ کۆمەڵە جوڵەی سەرەتایی هەیە سەحەریش باسی کردیانی ڕاستە خۆیمە لە خەوڵەسین حەزەکەی ملمانە تەقێت هەڵەسین لە خۆمانەوە دەستەکەینێ و ئەمە دەستمان دەکەن یان پشمانە تەقێن یان بە کەسێک ئەڵێن وەرە پشتم بۆ بتەقێنیان پێ ئەمە زۆر زۆر بەکارێکی خراپی ئەگەر ئێمە هەستاین و جەستەمان دوای ئەو ئەموو پشوێ وەرگرتووە چۆن جوڵەکانمان بکەین براگیان ئەگەر زانی و سوحانە هەڵەسی کسڵی بێحاڵی ئەوەڵ چەند تاسیرە نییە یان شەکەت و ماندووی یانی شەکەت و ماندووی کەمبودی ئەملاحی معدنی لە بۆ نافرە مهمە مەنیێزیۆم سدیۆم پۆتاسیۆم نەمەک فشاری زیای کاری ئسترس دوو هەواکەوتن ئەمە بەعسەوە مێوانە بێ لەم سنە تۆ دەردێکی پاتۆلۆژی نییە دەردی تۆ وە خاتری پوزیشنی نشستنتە ڕارەفتنتە خەوتنتە ئیشتبا ئەم چتانە بەعسەوێ ئەم مشکل شێوازی ژیانە ئافرین تا ئەتوانن ئاو بخۆن ڕۆژێ بانی 8 لێوان ئاو بخۆن چون لە توولی ڕۆژە ئەسفەنجیەکانی دیسک ئاویان کەمەوێ و شدەت و کەمێتەوە دروسەونەوە تا ئەتوانن ئاو بخۆن ئەمە زەرەر ناکەن دوو مەنیێزیۆم و نەزەرم لێتان نەوڕێ کە بەعسەوێ بۆ تریگەر پۆینتەکانتان ئسپاسمدان چەسپەندگی فاشیا کۆمەکتان کە مەنیێزیۆم ڤیتامینەکە کە پودریەکەی عالیە چەند ناو ڤیتامیناتە کە بەعسەوێ گرفتگیانی تو ئازادە ئەلان تریگەر پۆینتیشان بۆ تەوزیع ئەدەم و ئافرین کسڵی بێحاڵی بووە بازی موقع لە خەو هەڵسی یا لە حمام بێتە دەریا لە بەری کولورایی 1 لەحزە بادی کولورەکە دەدەکات 1 لەحزە گردن قوفڵەکە کەمەرە قوفڵەکە ئەوە تریگەر پۆینتە ئۆکسیژن و خوێن ناگیە پێی ئێستا بینەرەکانمان لەوانێ پرسیارکەم بڵێ هەموو جۆرەکانی ڤیتامین سوودی هەیە بەڵام ێستا لە دەرمانخانەکان مڵتی ڤیتامین هەیە مڵتی ڤیتامین لەسەری ڕێژەکەشی تیا مەگنیسیۆمیش یەکێکە لەو جۆرە عالیە
باشە ئەمە ڕۆژانە بەکاربهێنێت هەر ڕۆژ دوای سۆحانە یەک دانە مڵتیڤیتامین بخۆن ئەگەر ئەتوانن دوای ناخواردن ئەگەر ئەتوانن مەنیێزیۆمیش هەر شەو یەک دانە بخۆن پودری بە تایبەت عالیە بۆ گرفتگی و کەسەڵی و بێحاڵی هەڵا بازێک کەس هەست ئەشێ ئەوەی تر ئازمایشیان بێنم هۆمۆگلۆبینی خوێن تەلەگلیسرینی خوێن ئەمانە چواتەبان کەسەڵ و بێحاڵن ئەویش ڕەوشێکی دەرمانی و حەجامەت ڕاحەت حەلەوێت زۆر باش ئەو مایکەمان بیتەوە بە هاوکارانم مەتارم کێشێکی تیابێکرد تا بۆ ماچارەکە سەرکردنین هەیە ئەوەی کە باست کرد کەسێک بێتە لا تۆ سوودی لێ ئەبینیت بۆ ئەوەی کە بزانی کەسەکە چۆنە بارودۆخی کێشەسەرم بەڕێزە پێمان دەسە دەربێرە ئێستا ئەتوانی خۆ بێت بۆیرا بیێنی دقیق تایشانە بدەم من زمانێکە تەرەف دانێم سەرشانە و ستونی فەقەراتیا لە نەزەرەوەرم هەم لە بەغەڵ هەم لە پشتۆ وەلێ باید لباسەکەی ئەگەر بێنە ئێرە باشترە ڕووکان لەیەکتر بێت ڕووکەنەوە کامەڵ ستونی فەقەراتی تماشاکەم بزانم بەرەو یەک تەرەف نەکەوتووە پێی تماشاکەم بێسێ وەلا وە پشتا کامەڵ ستونی فەقەرات دوایی تێم شدەتی چرخشی عەزۆلاتی ئسکلێتیە وێنم کە ئەم گردنە تایرا چرخێ بۆچی تایرا چرخێ بزانم عەزۆلەی ئسترنۆکولۆید ماستۆید گیریاوە یا تراپێزیوس چکی یەکەم دەسەنێمە بانی سەرشانی کە تریگەر پۆینتی هەست باشە سەرشانەی پڕە کە یەک سری ڕەوشەلی دەرمانی بۆ ئەنجامەدەم قبلی تێم ماساژ و کارەلی دەرمانی تەواوی بەدەنی گەرمەکەم لەولا تێم کارۆپراکتیک ئەنجامەدەم حاڵا ئەگەریش گەرم نەوێ لە شوێنەکە خۆم تەشخیص بۆم لازم نییە نەیگەرەکە گەرم بێت کاتە یەکەم جار مەساجی بۆ کە ماسکەکانی ئامادەیەکەین وەلێ بۆ بازە تکنیک خۆم تەشخیص بۆم بۆ مەریز نەیگەرەکە ئەنجام بێ ئەوە مشکلێکی نییە ئیستا ئەلوێ دانیشە عەدنان تماشاکەن بۆ گردنی ئێمە بچینە ئەو بۆی کەتوانن پێم خۆش و بیێنن کە گردن تا کوێ چرخێ من تێم چکیەکەم بزانم گیری ئەم گردنە وا لە کوێ نقطەی مقاومەتی وا لە کوێ بۆچی کەم چرخیاوە چکیەکەم کە تریگەر پۆینتیە ئەسپاس نییە شغل و چییە کارەکەی خۆمە هەران لای خۆم سەری وا لە خوار سەری فرە وا لە نایگوشیە یەک زەڕە لە وەردۆزی گردنی هەست ئەمە حرەکەتی ئیسلاحی پێدەم خۆشم لێرە چارەسەر یەکەم کۆمەک یەکەم گردنی ڕاحەت بچرخێ ئیستا عەدنان باشە ئەم قسمەتێک کەمە ئیستا هەر لێرانە ئەنجام یەدەم خۆتان بیێنن شدە چرخشت ماشا ئەو لای خاصە ئەم لانە ئیستا ئەم لای وە بەرچاوتانەوە زیاوەکەم بڕۆین ئازاری نەبوو کاک عەدنان ما هل لو ئازارەیە ترسم کاک سەڵاح ئەسڵەن ئیستا لێرۆ جۆمان لە تەقیقەیەتی باش کاک سەڵاح زۆر کەس هەڵەسێت لەبەر فێنکەرەوەیە شەو خەوتووە گەرما بۆ خەوتووە شتی نێوە بەخۆی بەیانی هەڵەسێت ملی خوارد ئافرین ئەمە چی بکە ئەمانە ئەوەی تر تێتۆ سەری تریگەر پۆینتەکە تەوسیەیەکی ئەلمی عالیمە هەمیشە ئەمە بزانن چون من فرە لە ئێرانی چاتیان بۆلان بۆ چدە هەر زمانێ لە ماڵە هەر عەزۆلەیەکتان گیریا تا 72 ساعت و هیچ وەج نە ماساژ بووە نە بادکێش نە کەسێ دەسی لێ بووە هیچ کارێ مەکەن ئەگەر ئەتوانن بڕۆنە لای دوکتەر ئەمپۆڵی متکاربامۆل کە ئەگەر پزیشک تەشخیصی داوە تەرەف مشکلی تەشەنج یا شتێکی نوێ ئەنجامی بدا ئەگەر نا قورسی متکاربامۆل تەکی پیرۆکسیکامە و فاصلەی 8 ساعت چەند ڕۆژەی خۆی تا کەم ئازادیکە و فاصلەی هەر 2 ساعت کمپرسی ئاوی گەرمە خێتە بانیەوە عەزۆلە واتە بیکەنە کیسێ واتە نەرم بێ لە داروخانە هەست ئاوی گەرمەکان وایە فاصلەی هەر 2 ساعت یەو ڕەبەی خەیتە بانی و هیچ وەج تەوسیەتان پێکەم لە 72 ساعتا هیچ کارێکی بۆ ئەنجامنەوە چون تحریک بووە و بەترەوێ باش ئەو دەرزی باست کرد ئاسایی ڕێگە پێدراوە تۆ بێ ئەوەی سەردانی پزیشک بکەی بەکاری بهێنی یان ئەو حەبەکەی نەنە ئەگەر من ئەو شخصە بیێنم ئەو مشکلەیە ئەنجامی نادەم تا ئەو تاریخە تەی بکە سێ ڕۆژەکەی دوایە ئیتر تێم تستی یەکەم وبانی تریگەر پۆینتەکەی و کارەکەم کەم ئازادیەکەم باشە ناوت دەرزیە حەبێک هەیە بەکاری بهێنن ئەڵێم ئەمە ئاساییە خۆی کەسەکە بچێتە نامێژم باید بچواتە لای کەسێکە مەسەڵەن ماساژی دەرمانی بەڵەوە دوای سێ ڕۆژەکە کەسێکە بزانێت تریگەر پۆینت چییە کەسێکە بزانێت چەسپەندگی فاشیا چییە چەند دقیقەوە بانیەوە کار بکە چون هەر زمانێ کەسێکە ئەوەڵبار تێت مراجعە و پێکە ئەگەر تۆ فشاری فرەوە تحریکیکەی ئاسی بەگیە پێ ئاسیبی کامەڵەگە کاک سەڵاح با باسێکی شێلان بکەین هەر لەسەروی ملەکەەوە زۆر کە سەڵا سێت کەسێکی نزیکی لە تۆزە
شانم بۆ بشێرە درست. من یەک خاڵی گرنگیش باسکەین بۆ هەموو دایک و باوکانەی مناڵی وردیانەیە زۆر جار بەهۆی گۆڕانی هەواوە ئەڵێ کۆڵنجی کردووە پشتی بۆ تەقێنێ ئەیشێلێ ئایا ئەمە ڕێگایەکی دروستە؟ برای گیان منە العانە و خواقعان لە تەواوی شارۆلی ئێران ئەگەڕێم کەمی کەم لە هەر شارێکە 50 دانە ئەسکلیۆزە دۆزمەوە خواهیشێکمە لە وڵاتی کوردایەتی مناڵیان نەگێتە 10 ساڵ 12 ساڵ سنی بلوغ چی کوڕ چی کەنیش و ستونی فەقەراتیان چ بکەن کاتێگەشت نەمڕاهقی بۆچی وە بڕبڕی پشتیان بۆچی چک بۆچی بۆ یەولا ئێسن بۆچی پێ ئاوار نەبان پێێنە ئەوە هەمووی مشکلی ستونی فەقەراتیان بۆ ایجاد بووە متەسفانە لەم دەی 89دا کولەن چون ئەو نەگوشیەوە نەدەسۆ ئاهمیت نادەن بعد مناڵە وایانە پێێتە من ئەو نەتێرن بۆم پەیجەکەم پڕە هەمیشە خواهشەکەم لە مردنی ئێران جێژم توخوا مناڵتان ئەگێتە سنی بلوغ چکیکەن ستونی فەقەراتی چکن لباسەکەی دەربێرن بزان بۆچی ئەو تەرەف کەوتووە زوو بیگەنە نای متەخەسسە کەسێکە وەکو کایرۆپراکتەر توانین ئێمە تۆی کە باسیەکەی دایک و باوک پشکنین بۆ عمودی فەقەری بکە چۆن بزانین مناڵەکەمان گرفتێکیەیە خواری تیابینی یاخود چەمانەوەی هەیە براگیان تۆ زمانێکە کەسێ ئاوا سەرشانی ئەوێنی چون من کارمە تەرەف نەیچی ناسم بێسێ ئەزانم مشکلێکی ئێست هەر بێسێ ئەزانم یو پێوە لە خواری و پیاالەمان کەم پێ مشکلی ئێست تۆ تماشایەکەی سەرشانەکان وانە یو فاصلە هەڵا تۆ ئەوێنی چی یەکێکیان وەمووە لە خوار ئەوەی تر بزانە یا لە ستونی فەقەراتە یا لە گەنە یا لە مەفسەڵێکە کە جیە مشکلی ئیجاد بووە باش باباسێکی ئەمانە بکەین کە کۆمەڵێ لە ڤیدۆکانی بەڕێستن کە کارە لەسەر ڤیدۆمە لە دوبەی و باشە کلینیکەی دوبەیمە ئەمە زۆر کات زۆر کەسێ ئەڵێ با بچینە لای کەسێکی پسپۆر لەو بوارەی کاری سروشتیەکە ئەڵێ هەموو گیانم ماوەیەکە هەستەکەم لە جێگان نێمە دەرەوە گیانم هێرشێ پێویستم بە تەقانە ئەمانە کەسی ئاسانی تۆم کارانیان بۆکە یان کەسێکن گرفتیان هەیە ئەزانی چۆنە براگیان من سریەتێن کە فقط خۆشیان تێ لە سیاکەی ئەینی واقعیەتە حەز بەچی ئەەکە حەز بە سداکەیەکەن ئەو تەقا خۆشیان تێ سریەتێن بۆلام گردەنیێشەی کاملیانە مەسەن سارە حاڵیانەکەم و سریەتێن ێژن وەڵا لە زندگیمانە شتی وامانە نەدی ئەنجامماندا تەواوی بۆنم ریلەکس بووە من مەسەڵەن بووەڕی مەسەلای دەدانە دکتۆر هیچ کارێکی نەکرێەوە بۆم لێ جوای داسە بۆم حاڵا ئەو تکنیکە وای ئێستا قسمەبان بۆتان دوو نەفەرەکە دوو کچە دوانە ئەوە لە تەواوی دنیا خۆم ئەنجامیدەم باشە کاک سەڵاش لە زانستی پزیشکیە تا چەند ئەم چارەسەرت سروشتیە توانێتی جێی خۆی بکاتەوە ولا ئایا لە هەموو جیەکان ئاو بەم شوێ کاری لەسەرەکەن ئەزانی چۆنە ئایستا کولی دنیا خەوەردار بووە ینی من شاید باوەڕ نەکەی تەرەف تێت بۆ لام ێژم ێژە 100 جەلسە فیزیۆتراپیە ڕۆم یەکتاوە ئەو تکنیکە ڕەندینگ پەیجەکەم پڕە ئەجە مەسەڵەن ئەو ڕۆم ئەو ناچمە ئەو دەرمانی هیچ تاسیرێکی نەدەی منەوە یەک جەلسە کۆمەکێکم حەل بێت وێژم ئوستادەکەمە و لە ئەمریکای ژنۆیەمە جادوگەر واقعان جادووە کاکاری پراکتیک ئەلان لەبەری چاوی خۆتان ئەنجامدا باشە ئێستا بۆ نمونە هەر سەیرێکی شانی سەرکۆ بکەیت بزانی وڵا کە باسی کرد یەکسەر پرسیارە لا دروستە بزانم ڕێکم خوارم باشم من خۆ برای گیان دەسەدانێ تا چکیکم بۆخشی قاچم ڕێکدانە ناب ئەرە تۆم پێوە کرد سەرکە خۆ بۆ بەغەڵی چابێسە برای گیان یەک زەڕە لە وەردوو دەسەت بە خاتری سەر و لە خواروە یا لە پشتی گوشیاوی یا پشتی سیستم ئەمانە تاسیری دانیەوە هەڵا پشتە دووەمان وەرزشی لە شتوانیە کامە دەورە بینێ ماشەڵڵا ئەمە تریگەر پۆینتە براگیان تماشا باشە بارودۆخی تماشا ئەوەمە پێڵین کۆڵنجمان کرد هێوەژن کۆڵنج ئەلمیەکە یێتۆ تریگەر پۆینت هەڵا فارسیەکەی چێتۆ نقطەی ماشەی ئەوە سە کێژم بەر ئەسەری کەمبودی ئەملاهی معدەنی مەنیەزیۆم سەدیۆم پۆتاسیۆم نەمەک فشاری زیای کاری ئەوە سە باعەسەوێ ئەوە ایجاد بێ هەڵا ئەوە باعەسەوێ لەم برای بەڕێزما شدەتی چەرخشی گردنی کەموێ ئەیگرێ هەر ئیستا تەغییرە دەم بووی یعنی منیش پێویستم بۆ تەقینە هەیە باشە مشکلی چەند ساڵتە تەمەنە چەندەکە سەر من 37 ساڵ لێرە شۆ تەمەنەکەی کەش مشکلی ئارترۆز ڕۆماتیسم بووکی و سخانە شتان دەخۆنیە ناشکر مەسەبی قورسی ئاسپرین پڵاتی مشارەکەن دەیخواش کرد فەرمودانیشە ئیستا پێم خۆشە بیوێنن کە چەرخشی عەزولاتی ئسکلێتی خۆی کەمە هەر ئیستە بۆ بەرچاوتان و زیای یەکەم بووی بڕێن براگیان کەواتە بە شێوەیەکی باش ناتوانم چون چەرخشی و کەمە فرەترە شێ گرژبوونی تایە ئەمانە ئافرین باش فەرم
سەرکە دوای پێم بڵێ چۆن گردمی بوو. شلوێ ناتەقێ تەقی چۆن ماشەڵڵا ئەدەبی چرخێن براگە شانم لە سوک بوو ما بنەڵە سنیت پێم خۆشە بیچرخێنی تماشاکە تاواسا بە گۆشەکە تاوە هەڵە فقەتەوە یەک تکنیکێ من تەواوی مەفسەڵ و مۆهرەوەلی بۆ ئەنجامەدا بە ڕیزە تاقی سەحر کە عالیوێ هیچ ئێشێکی نییە خیاڵە ڕاحەتەوە تەواو سەرحاڵەویتە من بەبەستی بەترساگەر نای کلیپەکانمە پەکەی هەیە نای کلیپەکانمە ئێژمی وەختیان کێشم ئێژم ئەتانەوەمە بۆ تەنزیماتی کارخانە سیتینگی معمەلەک ستۆریەکە ئەگەر پێت خۆشە تا خۆی جوتستکەم بۆ تەنجام فەرمووڵام مەمنونی شەبم چی بکەم پێڵاو ئەبێ دابنێم یان هەراوە هەراوە بێت هەراوە خۆ بەخشی خۆ بەغەڵی چاو ئۆکەی چەند ساڵتە؟ من ئاشکرام کەم دۆشیت یەک هزار ماشەڵڵا خۆ مشکلی ئارترۆز ڕۆماتیسم و من کێوسانە یەک تۆز باملم هەیەتی دیسکەس نانا ئارترۆزی ملمەیە ئارتۆزی ملیوە چەند دەرسەدە کەمە وانە لە حەد ینی ئارتروسمە بەستی چ سەوفانی سەوفانی بەڵێ چەند دەرسەدە کەمە وانە کە مەسن کێشەی بۆ دروستکردن هەندێک جارە بێ مەسەڵەن زۆر ملدانەوێن مامانە خیاڵم ڕاحەتوێکەمە وڵات خۆتە زانی مشکلێکی نییە نه کەمە مشکلێکی نییە ئەتوانە زۆر نییە دەخاس دەی لە شوێنەکە دانیشە بێن وای بێتە ئێرە باشترە سەح شوێنێک لەکێدانشن لە دانیش بۆی کە بتوانن بەس من هاوکارانە ترسەنەوە کەم نەترسە بسم الله هینی خانمووە فرە ڕاحەت ئەنجامەیە ئاسانترە نەرم و سەدوم ثانی ئەنجام ئاسان دێ بەدەستەوە خیلی ئاسان یا الله بسم الله الرحمن الرحیم شلێکە شلی شل باشە نه سفتێک فەرموو باش شلی شل تەوە تەقی بەس دەنگی نەبوو مەترسا مەترسە شلوە اینێتە فرێکەمە ئەسان من وا مەزانێ بێ وەکو پیاوەکان تەقەتە نەنە تۆ فشارێکی وایە نەوەرەکە تو ئەسان عەزێتم نەکری خۆی ئەنجام بوو زۆر زۆر سپاس تۆسان عەزێتێکی نەوەرەکە چون سیستمی بەدەن و ئەکتمۆل زۆر باشە کاک سەڵاح ئێساش لە وێنەکانە بینیمان دەستە خۆش بێ سوپاس ئەنجامان باش بوو سەڵامەتی لەگەڵ ئەم بەڕێزە هەندێک لەسەر ئەم مێزگینەی پێتان خۆشە ڕێندینگ ئەنجام بدەن بیوێنن بەڵێ ئەتوانین لەگەڵ کۆمەڵێک تاقیکردنەوەمان بۆ بکەی لەسەری ئەنجا پێشمان بڵێ ئەمانە چییە تۆ بۆچی بەکاری ئەهێنیت ئەم بەشانەی تری خۆب براگیان ئەم تەختە من سفارشم داهات خۆم دەستکاریەکەم کرد ئاینی تایبەتمەندی خۆ بۆ داونەوە بێتی خۆتە کاکساڵ مە بەسمە هەر لەسەر ئەمە ئیشەکەی لە ئەم تەختمە فرە خۆشگەرەکە چون دەوای دەرمانەکەمانەوە بانی ئەم تەختۆ تەرەف کێ لەیرا ئاخەفێ کامەڵ عدنان بستا ئێستا ئەنجامی بدەم بۆتان بیبێن ئەتوان منی ژارمەتی بە نەنە ئۆکێ باشە یانخەوێ عدنانگیان بۆخشم کاک عدنانجا تۆ لەلای کاک سەڵاحی هەر نابوو کێشت هەبێ هەمچی داحبەت خۆم دروستیەکەمە بۆی ئێستاوە بەرچاوتان ئەمە ئامادابێ بۆ یەک پرسیاریشکەین باسی کرا ئەو کەسانەی کە یاری وەرزشی لەشجوانی ئەەکەن بۆ هەمووانە تووشی گرژبوونی ماسوولکارن زۆر جار شوێنیان تەشەنوجەکە ئەمانە پێویستە شێلان یاخود تەقان یاخوان یەک سری مەمنوعەتەلمانەس کە من تەرەفتێت سوالی لێکم ئاوای ناشێ بزانم مشکلی چییە بزانم ها لە حیتەی کارمە یان نە لە حیتەی کارمە لە کایرۆپراکتیکی جا یەسری ئێمارایۆ لەس کە جزئی مەمنوعەتە وەکو فتقی دیسک وەکو ئەستۆفیدی دیسک ئەمانە چین نابێت پارەگی داخلی دیسکن یەسریان ئەستۆفیدیش ئەستۆفیدیش خارێکی ڕێزە کە وەبانی مۆهرەوە دەرچێت یاگە خوای نەکردە ئافرین هێدانە خاری ڕێزە ئضافە لە بانی مۆهرەکان دەرچێت بڕبڕای کوێ لە گەردان لە کەمەر ئەگە خوای نەکردە ئەنجام بێت ئەمکانێ مۆرەی بشکی ئەوەی تر مەمنوعیتر مەمنوعەتی کەواتە کاری مەمنوعەتی هەست دەزانی چێژەوەفانیش بەڕادەیەکی زۆر مەمنوعەتی هەست ئیستا پێم خۆشە سەباح بێت سەباح بێ عینەکە تا تەواوی تکنیکەکان هەل لە ئەوەڵ و ئەنجام بۆم بیوێنن چیەکەم زۆر باش بەخێر بێت عینەکە لەوە فەرم وەشکەمە بخەتە سەر بخەجێ سەریەک نەیگرم کاک سەلاح ئێستا من و سەر کۆمەلمان بجوڵێنین کێشە نیە ئاساییە بەڵام بە هاتەڵاتیم بۆم بۆ تۆ ئەسڵەن فشارم نەدا چونوە خاتریەوە ڕێنمایی دوای ئەوە پێویستەکەوێتتر هیچێکی نەگەرەکە هیچێک
گرفتگی و فرس حەلەوێەوە ئیستا من تێم لەیرانە ئەگەر بتوانی نێزیکی کەیتوام قسمەتە گشتی بۆ گرم لە مهرەوەلی ئەڵپەنجی شروعەکەم تابان دانەدانێشی گرم بۆی باشانی لە پڕپڕی بەشی خوارەوە هەتا بەشی سەرەوە ئەلان خۆتان ئەتوان بیشنەوە نەفەسی عمیق ئەی کاش میکروفۆنەکە بووایە ئیستا بینەرانمان لە ماڵەوە دووبارەی مەکەنەوە چونکە کاکسەلاح کەسێکی پسپۆڕە چەند مدڵی تر تماشا بێ بۆی راخ پێم خۆشە لەیراویتە پێم خۆشە بیشنەوی سیاکەی کە ئەنواعی مدڵ و چەندە و مدڵە توانم بۆ گردن ئەنجام بووم خۆم تەشخیص بدەم قەرپی لێوە هات بتت نەهاقیانیا هەنە کەس لە بۆ بەغەڵا ئەم تکنیکە فرە قەشەنگە چەندە و تکنیکمانەست بۆ ئەوەی کە کەسە لێوان مشکلی دیسی کەمە دیسی گەردان ئەکسەری ملەتی خۆمان ئەڵ4 ئەڵ5 دەرگیرە ئاخرین مهرەوەلی کەمەواتە ئەمە سەرەتا لە پشتەوە دەست پێکەی لە پشتۆ شروعەکەم کامل ئەوەڵ مهرەکانی خوارەوەرم تێمە لە بڕڕی بەشی خوارەوە تا بەشی سەرەوە تا ملیشی گەردە ناگرم دوایی تێمەی چرخێنم بۆ مهرەوەلی لەسەر لە کەمەر ئەم حاڵەتە ئیستا چەند مدڵی هەست قەشەنگ فەقەت گوێ بورنەلان تەمەرکوز قەشەنگ نەفەسێکی عمیق بیدە دەر ئەمە تەقانی کەمەر بوو چرخێ خۆ نەفەسی عمیق ئەمیش لەمە ئەمانمە دووە هاور تەقارونم تماشا کرد زانی مشکلی مەسەڵەن خوار و بانی نییە ئەیوەم بۆ بانی ڕەندینگی گەردەنی بخەفە پێوخەبان عەدنان لەگەنی مشکلیە تێرمی ئەیوێنن جار بۆ لەگەنی کە دروستیەکەمەوە ئیستا تێرمە ئیرانە ئوستخانی لەگەنی فیکسەکەم لێرە باشانیان بەشەی ژێرەوەی پشتی بۆشە لەگەنی ڕەدەکەم بێرە خوارتر خوار ئالی لەگەنی ڕەدەکەم برەگیان کە ڕەد بێ ئیستا سەتحی ستونی فەقەرات یا لە یەخەتا کاکسەلاح ئەتوانی لەم لاوە عەزیز کێشی بوەستە وەرە ئێرە بووی کە بانی چاوەتوان چاوەکەم بۆ قسم کە ئامادەی بکەم بۆ تکنیکە ئەم تکنیکە ئاخرین مەرحەلە ئەنجامەدەم بۆ مەریض چون هەرچی مهرەی ئەنجامەدەم لەولا لەیرا فیکسی ئەەکەم لەیرا وەکو تەزوێح دانەدانە مهرەکان یەکێشمەبان ئەوەی کەوتت ئەیبێتەوە سەرستی ئافرین ئێوەمە تەنزیمی کارخانە ئەمەسە هەڵا وتان ئەم کارە چیەکە وەخاتری ئەوەسە پێی مەریض لێرا قەرار بورێ ستونی فەقەراتی قەشەنگ لەیەوە خەتاوێ ئەم تکنیکە وە هیچ وەج هیچکە ئەنجامی نەدا چون بهترین تکنیکە خەتەرناکی چەزوە لێ ئەلمی و دروست ئەنجام بێ معجزە و بۆکە من تێم لێرا لەگەنی تەرەف فیکسەکەم کە زمانێکی کێشم لەگەنی گرتوویە من ستونی فەقەرات کێشم کەمەری باریکە بڕۆ خوار چۆ خوار زۆر ئەشەرسێک نەبێ خۆ نابێت ئەی چییە؟ ئەشێ سفتوێ کە من بتوانم قەشەنگەوە بکێشم ئەلان تماشا لەگەنی گیرە یعنی نەتوانێ بجۆڵی ئەم ئافرین ئیستا ڕێی دەرچوونی با تێم لێرە زۆر باشە هەرچێکمان بۆکی بیتە ئەم تیوە بۆی کە کامێراکان جۆڵەکانی بەڕێز دوێر بکەن ئیستا لێرەوە شەبی کێشم ئەگەر بتوانن لە شوێنێ ترۆ نشینە ئەو لە چۆن دەستێتەوە ماشا من ئالێرا ئیستا ئەنجام زۆر باشەوە لێوە هاوکارن ئیستا تماشاگە سەتی ستونی فەقەرات یا لە شوێنەی خۆیان ئەم کارە من چیەکەم قبلیەوە بیکێشم پێم خۆشە تەوزیحێکتان بۆ بکەم تەسەورکەن ئەمە مهرەی ئەڵ4 و ئەڵ5 ئەمە مایعی بینی دیسکە ئافرین یەک زەرە تێتە دەری تر ئەخواتە کاناڵی نوخایی کە عەسەبی سیاتیکە گەورەترین عەسەبە گزگز مورمور تەرەف ئێشیەس من تەرەف وەختێ لەیرا خەفێنم فشارێک هاتەوە بۆ مهرە دایسێدەر من ئەی کێشم فشارەکە لە بانی لاوە ئەنی ئەو فشارەیە کێشم مهرەکانە کێشم یەک زەرە فاصلەی پێ بدەم کە فشاری لەبانی ئسفەنجی دیسکلاوە
ئەم کارە ئەنجامەدا ڕێندینگی گەردەنی باش ئەمە بۆ کێ ئەبێت ئەمە بۆ گشتی ئەوێ وەێ بۆ یۆسنەوە مەمنوعە کەسەلێکەوە دیسکی کەمەر و دیسی گەردەنیانە ئەم کارە حتممە ئەنجام بدەن چون معجززان بۆکە چەند جار باید بیوێنم ئەشێ حتممە نێماڕەیەکەی بیوێنم تا بتوانم کۆمەکی فەرمو ئێستا تماشاکەن پێم خۆشە یە زەڕێتر بێنە ئەم لاوە گوێ بورن ئەمە دەبەرابەری بەقەی ئەوەکان سیایتێ چون کولی ستونی فەقەراتی کێشم ینی هەمووی چون نگا لەگەنی وەستە هەمووی ستونی فەقەراتی هەر لە کەمەرە سەباک گیان نەفەسێمی قم بۆ کێش پی دەدە نەفەس وەدەر تا خۆتان ئەنجامی نەدەن نازانن چی هەست باسوودەیە ئەمانە هەمیشە سەرحاڵیانەکەمەوە شاگردی خۆمن هەمیشە سەرحاڵیانەکەمەوە لێ زای مشکل چێژە کوزەگەر لە کوزە شکستاوەخوا خۆم ئارەزوم و یەکێم کارە بۆ خۆم ئەنجامداوە لێ ئەویستم پرسیارکەم کێ ئەو کارانە بۆ تۆکان ئەتوانیا سێستەواگەن دەی ئێژمی هاوڕێت فێر نەکردووە کە ئەم دوو هاوڕێمە هەنووز حرفەین لە ماساژەوە لە بۆم کارە هەنووز تەئیدم نەکردون و هەنووز زووە زۆر باش فەرمەوە توانم دابنیشن دەست خۆش دەستان خۆش بێ خزال ئەنجا با باسێکیەوە بکەین بۆ کەسێک بۆ نمونە لە سەر و 45 ساڵ بۆ 50 ساڵ لەوانەیە کۆمەڵە گرفتی هەبێت یان لەوانەیە جومگەکانی بەرەو داخوران ڕۆشت بێ یاخود ئێسکەکانی لاوازی تیاابێ و داخورانیە بێ ئەمانە تۆ چۆن مام ئێستا لەوانەیە ئەمانە گەنجن بەس بۆ کەسانە لەوانێت تۆزە گرفت بێ ئەمانە کە سنیان من ئەوێنم لە 35 چنەبان حتممە قبلی باید ماساژ بگرن ینی لە نوکی 50 تا سەریان هەمە گەرمیانەکەین قەشەنگ گەرمیانەکەین 1 ساعت و ڕب بعد تینە و کاریانە بۆ ئەنجامە دەین ئەوە چون برای خۆمە سیستمی بۆنی ئەکتومۆرفە یا ئەم کارم بۆ ئەنجامدان دەست بنەمەبانی گردنی تەرەف ئەزانم چی خاسە بۆی چی خراوە بووی چکی بکەم لە بازە شەرایەت هەست مەسەڵەن بۆیەوە چون نزانیم ئەو مشکلتە بوو ئەسەن ئەو کارە ئەنجامێدەم لە 100% 5% بۆیەوە چون تەراک و مستخانتم نەدیە تەراک و مستخانەکە پێم خۆش و تەراک و مستخانەکە و بیێنم دەرسەدەکەی بیێنم بەچی ئەمە دەرەکەی چڕی ئێسقان چی خاسە بۆی؟ نانا بەچی ئەزانی چڕی ئێسقانەکە تەراکۆمی ئوستوخانی چۆنە؟ دەی وەختی بڕۆی لە عکسبەرداریۆمانە تەراک و مستخانە بووری لەویان نیشانیەدا لە سەوتێ بۆ زەرتێ بۆ قرمت تا بزانم چەند دەرەجەست فیشکەکە ئەوە نیشان هەڵا کەسێکی جووا مشکلی ئارترۆز ڕۆماتیس بووکی وستخان نەرمیانەست حتممە ئەم کارە لە بکەن شتێلی تەبعی سەرد تاتوانی تەرکیدە شتێکە تەبعی سەردیە ماس دۆ برنج ئەمانە تەواوی بیماریە لە سەردیۆتێ ئەوە بزانن چتی تەبعی گەرم چتی تەبعی گەرم خۆن ئەزانن شتێ ساردە خۆن خورمایە لە پاڵیا بخۆن دەمنوشە زەنجەبیل بخۆن دارچینە بخۆن ئەمانە باعسێ وایە پێ بێ متاسفانە ئەلان وە دەلیلەوە بێتەحەڕوکی فرە بووە کەس حوسەڵەی نیە تەرەف ئەچواتە نای گوشی 5 ساعت نایەتە دەر دێ ئەو عەزولە شکلەورێ ئەو مۆرە شکلەورێ هەڵناسێ وەرزشێ بکە تەوسێ من ئەوەسە سوحکە هەڵەسن هەڵە من لە پەیجەکەی خۆما دامنیاوە هەم حرەکەتی ئیسلاحیم دانیاوە بۆ کەمەر هەم بۆ گەردن هەم بۆ قوز بۆ گشتیم دانیاوە پەیجەکەت بەناوی خۆتەوە کاک سەلاح یانەکەم چییە ناوە سەلاحی یەکتا بۆنای سەلاحی یەکتا لە پەیجەکەما گشتیم دانیاوە حتا ێژم ئەم حرەکەتە بڕۆن بۆتان غازە ئەر ئەمەڕین یەشی کرد بچنە حرەکەتی بعدی قەوڵتان پێدەم کەسەلێکەوە مشکلی دیسکی کەمەر دیسکی گەردەنیانە بچنە ئەستەخر و حرەکەتی ئیسلاحی لای منیش نەیەن خۆشەونەوە و لێوە شەرتێکە مداوم ئەو عەزۆلە قەویکەن عەزۆلە کۆتان نەوێتەوە فشار لەبانی لاچ کەواتە لەگەڵ هەموو ئەم شتانەیە بۆ بینەرەکانشمان بۆی زۆر ڕوندن بێ ئەم چارەسەرە سروشتیە تەنها خۆی بەس نییە پێویستە شێوازی نان خواردنت خواردنەکانت چیە و شێوازی خەوتنت شێوازی هەڵسوکەوت و مامەڵەکردنی ڕۆژانە زۆر گرنگە هیوادارین کە ئەمڕۆ توانین بێتمان سوود بە ئێوەی ئازیز و خۆشەویست بەخشین دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر خۆشحاڵ بووین زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت من انشەڵا لە هایکرێستا هەم لە ساعتی 10 تا 6 لەمڕۆ هەمە خزمەتیان ئاقەدەمیان وەبانی سرم و ئەفتخار و هاتووم خۆم کوردم ئەفتخارەکەم هاتووم بە وڵاتی کوردایەتی ئێمەش خۆشحاڵین ئەوەی کە ئەمڕۆ لە بەرنامەی ئێمەی
هەر بینەرانمان کە پێم وابێ ئەم جوڵانە بینی ئەوە ئەمە نەبە ئاسانی قڕ بە قڕ بەهات لە شان و ملەوە بێ ئەوەی کە زیانێک بە کەسەکە بگات زۆر کەس لانەی حەزی کردبێ کەواتە ئەتوانن لە مای ئەم یەک هەفتەیە کە لەمڕۆ دەست پێکات لە کاتژمێر 10 بەیانی هەتاکو 6 ئێوارە لە هۆتێل هایکرێس سەردانی کاک سەلاح بکەن بۆی کە ئەو شەکەتیانەتان هەمووی بڕوێتەوە زۆر بەخێر زۆر بەخێر دووبارە سپاس مامەدە هەزارتان لێ سڵامەت